باسی گرنگی کەلتورەکەین لە نێو گەلاندا کامیشە ئێمە لە نێو گەلانی جیهانە وەگەلی خۆشمانە زۆر گرنگیمانەوە بە کەلتور و ئایا چۆن بتوانین کەلتورەکەی خۆمان زیاتر دەوڵەمەند بکەین و لە ڕێگەی کەلتورەکەمانەوە ئێمە بتوانین شوناسی خۆمان بە هەموو جیهان بناسێنین وە لە هەموو وڵاتانی جیهانی وڵاتە پێشکەوتوەکانە زۆر گرنگی بە کەلتوری خۆیانێن واوەی کە لە ڕابردووە ڕوویاوە تا چەند پارێزگاریان لێ کردووە لە ئەمانەشە چۆن بتوانین ئێمە لە کەلتور تێبگەین لە واتای کەلتور تێبگەین و ئایا تا چەند گرنگە میلەتەکان کەلتوری خۆیان تێکەڵ بە یەکتر بکەن تاوەکو هەماهەنگێک دروست بکەن لە نێوانیانە گشتی کۆی ئەم گفتوگۆیانەمان باس لەواکەین کە چەند کەلتور گرنگە و لە هەمان کاتیشاکە هەمیشە باسی کەلتورەکەین باوە تاکەشی بزانین گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک ڕێژان حەسەن وەکو نووسەر و میوزیسیانن کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانن زۆر بەخێربێکان من پێم خۆشە ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە و زۆری نەما پێویستە هەمیشە درک بۆ بکەین کە کەلتور چیە و ئێمە خاوەنی چ کەلتورێکی بەس با سەرەتا لە کەلتور و واتاکەوە دەست پێ بکەین مەبەسمان چییە؟ زۆر سپاس خۆشحاڵم کامڕۆ لەگەڵتانم ئێمە بۆی کە لە چەمشی کەلتور تێبگەین گەڕانوویشی مێژوویەکەین بۆ وشەکە بەکارهێنانی وشەکە لە بنەڕەدا وشەیەکی لاتینیە کە لە کەلتوراوە هاتووە کە لە یۆنان بەکارهێنراوە و بەکارهێنانی وشەکە لە سەردەمی فەرمانڕەوایی هەردوو دەسەڵاتی ڕۆمەکان یۆنانەکان لە بواری چاندن و کشت و کاڵکردنا بەکارهێنراوەتە بۆ واتایەک تریشی بۆ بەکارهێنرا کە بە واتای بەردەوامی هێت ئەم وشەیە ئەم واتایە هەبوو هەتاوەکو سەدەکانی ناوڕاست لە ئەوروپا و بەتایبەت لە فەڕەنسا چۆتە چوارچەوەی سروتە ئاینیەکانەوە بەتایبەت ئاینی مەسیحیەت ئەم واتایە بەردەوامە بێ هەتاوەکو سەرهەڵدانی شۆڕشی فەڕەنسی کاتێککە شۆڕشی فەڕەنسی سەرهەڵدا کۆمەڵێک گۆڕانکاری گرنگ لە فەڕەنسا ڕوئەیە لە بواری کەلتوری و فەرهەنگی و ڕۆشنبیری بێگومان ئەم وشەیەش کاریگەریە بێ لەسەر بەکارهێنانی وشەی کەلتوریش ئەچێتە چوارچەوەی ئەدەب و هونەرەوە و دواتر ئەم وشەیە ئەگوازرێتەوە بۆ لای فەیلسوفە ئەڵمانەکان لەوێ ئەچێتە چوارچەوی بەکارهێنانی گەشەپێدانی هزری و ئەم واتایە بەردەوامە بێ هەتاوەکو هاتنی زانای بەناوبانگی بەریتانی لە بواری کۆمەڵناسی ئێدوارد تایلۆر بە ساڵی 1970 کتێبێکە نووسێ بە ناوی کەلتوری سەرەتایی لەو کتێبە پێناسەیەکە بۆ کەلتور کە ئەبێت یەکێک لە گرنگترین پێناسەکان کە تاوەکو ئێساش لە ناوەندە ئەکادمی و زانستەکانە پشتی پێبەسترێ پێناسەکە ئەڵێ بریتێ لە ئاوێتەیەکی هەموویەکی لە یاسا بیر و باوەڕ دابوونەری زمان عرف و عادەت هەموو ئەو بابەتانەیە کە مرۆڤ وەکو ئەندام لەناو کۆمەلگا وەریانەگرێ ئەمە پێناسیەکی گشتی بوو بۆ کەلتور کە ئەمە گۆڕانکارێکی گەورە بوو لە ناساندنی کەلتورە بەڵام دواتر توێژەرانیان بوارە هاتن ڕخنەی ئەوان لەم پێناسەیە گەروتیان ئێدوارد تایلۆر هاتووە تەنها باسی لایەنی نامادی کەلتوری کردووە ئەوان هاتن کەلتوریان دابش کردە سەر دوو بەشی مادی هەیە بەشی نامادی هەیە بەشە مادیەکە کەرەسە و کەلوپەل و جل و بەرگ و خواردن و هەموو پێداویستانێک ئێمە ڕۆژانە بەکارێنین هەندێک لەو شتانەش ئەبێتە ناسنامەی نەتەوەی بۆ نمونە گەسەری هیندەکان کە جل و بەرگ و جوولەریان بۆتە ناسنامەیان دانسیان بۆتە ناسنامەیان ئەم توێژەرانە هاتن وتیان کەلتورم بەشە مادیەشی هەیە و هەندێک کەرەسە و کەلوپەل هەیە کە ئێمە ڕۆژانە بەکاریان هێنین بەڵام سیفەتی بەکارهێنانیان ئەوەستەیە ئەتوانین لە مۆزەخانەیە خۆ لە گەلەرەکانە هەڵیانگرین ئەو پێوترێت کەلەپور زۆر جیاوازی ناکرێت لە بینی کەلەپور و کەلتورە بۆی زۆر گرنگە ئەم پێناسی زۆر کراوە بۆ کەلتور لە بەر فراوانی واتاکەی بەڵام بە شێوکی گشتی کەلتور بریتێ لە شێوازی ژیانی مرۆڤەکان لەناو کۆمەڵگایە یەکشت زۆر گرنگە لە ساڵ 1948 لە جاڕنامەی گەردوونی مافەکانی مرۆڤە کەلتور بە یەکێک لە بەندەکانی مافی مرۆڤ دانراوە کە دەقەکەی ئەڵێ هەموو کەسێک مافی ئازادانی هەیە لە ممارەسەکردنی کەلتوری خۆی لە ناو کۆمەڵگاکەی خۆیان جەنابەت باسێک مێژووی وشەکەت کرد لە وڵاتانی جیاوازە با بینە لای خۆشمان لە کۆمەڵگەی کوردیە چۆن لەگەڵی مامەڵە کراوە ئەم وشەیە بەداخەوە لە کۆمەڵگەی کوردیە ئێمە بەهۆی ئەوەی کە ڕۆشنبیری کەلتوریمان زۆر فراوان نەبووە وشەکە زیاتر لە چوارچەوەی دابوونەری تاکۆکراوەتەوە بۆ نمونە کاتێکە باز لە کەلتورێکرێت تەنها دابوونەری دەبیندرێ کۆمەڵێک دابوونەری تی خراپش دراوەتە پاڵوشەی کەلتور بۆ هەندێک ش دەبینێڵەوە کەلتوری کۆمەڵگەی کوردی شتی نازۆر بەداخەوە بەکارهێنانەکە بەو شێوەیە ڕۆشتووە ئەمەش بەڕێزان پەیوەندی بە شتێکی زۆر گرنگەوە هەیە کە پێوترێ سیاسەتی کەلتوری ئێمە بەڕاستی لە کۆمەڵگەی کوردی و بەتایبەت لە باشووری کوردستان سیاسەتی کەلتوریمان نەبووە و ئەمە هۆکار بوو بۆەوەی کە لە مانە فراوانەکەی وشەی کەلتور مەبەستمان چییە لە سیاسەتی زۆر دروستە سیاسەتی کەلتوری بریتیە لە دیاریکردنی
وردی سرجەم ئەو گرفتانەی کە لە بوارەکانی زمان ئەدەب و هونەر و دابوونەری تەنانەت ئاینە هەیە و دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم گرفتانە و دوایەوەی کە چارەسەر بۆ ئەم گرفتانە ئەدۆزیتەوە پلانی کەلتوری دانی کاتێک کە پلانی کەلتوری دانی هۆکارێکە بۆ دروستبوونی پەرەپێدانی کەلتوری و دروستبوونی پەرەپێدانی کەلتوریش ئەبێتە هۆی داهێنانی کەلتوری ئەو کاتە کۆمەلگا بەرەو کۆمەلگایکی مەدەنی پێشکەوتووە توانێت بەرەو پێشەوە بەری بەداخەوە ئێمە بەهۆی نەبوونی سیاسەتی کەلتوری لە باشووری کوردستان نەمانتوانێت تا ئێستا ببینە خاوەنی وتارێکی یەکگرتووی نیشتیمانی لە وەری کەلتوریە هەر نەبوونی سیاسەتی کەلتوری وای کردووە کە تاچی کورد لە کۆمەلگای باشووری کوردستان هێزی بەخۆ باوەڕبوونی زۆر لاوازە لە بەروی کەلتورەکەی خۆی ناناسێ بەتابەت بەرامبەر بە دراوسەکانی و بەرامبەر بە ڕۆژ ئاواییەکان چونکە هەمیشە ئەوان و ئێمانی وەکو نەتەوەیکی خاوەن کەلتور نەبینیوە بەڵکو هەمیشە بەکاریان هێناین بۆ بەدێنانی بەرژەوەندی ئابووری و سیاسەکانی خۆیان و ئەوەی کە ئێمە هێشتۆتەوە کوونەتەوە نە سیاسەتە نە ئابووریە نە بازرگانێکی ڕێکخراوە ئەوەی کە ئێمە هێشتۆتەوە وەکوونەتەوە کەلتورەکەمانە لە ناو کەلتوریشە زمان ڕۆڵێکی ئێزگار گەورەی هەیە چونکە سەرنجمە لە کۆمەلگای کوردیا لە ڕابردووە خوێنەواری ئێزگار کەم بووە ئەوەی کە هەبوو بە شێوەیەکی زارەکینەوە دوایینەوە گواستراوەتەوە ئەنجا ئێمە ئەتوانین لە فۆرمی جیاوازی کەلتوریا بیبین بۆ نە ئەدەبی زارەکیمان هەیە گۆرانی موزیکی فۆرکلۆریمان هەیە دەیان فۆرمی جیاوازی موزیکیمانەیە و لاوک و حەیران و بەیت و با و بەستەکانمان کە دەیان ڕووداوی مێژووی خۆشەویستی ڕابردووی کوردی تایە تۆ توانی تیا بدۆزیتەوە کەمانە کەرەستەی زۆر باشن بۆی کە بتوانانی توێژینەوەی کەلتوری تیا بکەیت زۆر باشە جا کاک ڕێژین ئێستا جەنابەت باسی ئەوەت کرد ئێمە لە بواری کەلتوریەکەیە زۆر جار ئەبینین هاودەنگیەکمان نییە بۆ نووسینەوەی کەلتورێکی نیشتمانی یەکدەنگ لا دوایە بۆ ئێمە زۆر جار کاتێک باسی کەلتورەکرێت لە بوارە جیاوازەکانی کەلتورە ئەبینین ئەوە نەی کە بەرەو کەلتوری وڵاتانی دراوسە و وڵاتانی بیانە حەز ئەەکەین بڕۆین و لاسایی بکەینەوە بۆ بوارە کەلتوریەکی خۆمان بەو شێوەیەنین هۆکارەکەی گەڕێنەوە بۆچی بێگومان ئەمە پەیوەندی ڕاستەخۆی بەو سیاسەتی کەلتوریەوە هەیە کە حکومە دەبێت داینێ پەیوەندی یەکەمین شوێنیش کە باڵێن پەیوەندی ڕاستەخۆی پێوە هەیە پەروەردەیە ئێمە ئەبێ ڕۆشنبیری کەلتوری بەرینە ناو پەروەردەوە مناڵ هەر لە سەرەتاییەوە هەر لە ڕەوزەوە ئەبێ کەلتوری نەتەوەکەی خۆتی پێ بناسێنی خۆڕاستە کەلتور لە ناو خێزانە ئەو دوای لە تایبەتمەندەکانی کەلتوراگە دەرفەتە بوو زۆر گرنگە باسی تایبەتمەندەکانی بکەین مناڵ لە ناو خێزانە بەرکەوتەی لەگەڵ خێزانەکەی هەیە کەلتوری خێزانەکەی وەرەگرێ زمانەکەی وەرەگرێ و دابوونەریت و هەموو شتانەی کە ئەندامانی خێزانەکەی هەیەی وەریەگرێ بەڵام کاتێک کە ئەچێتە ناو کۆمەلگا بە هەموو ئاستەکانی وەکو خوێندنگە و با بڵێن ڕەوزە و دوایچێتە زانکۆ و بەرکەوتنی لەگەڵ ئەندامانی تری کۆمەلگا بێ لەوێ ئێمە پێویستمان بۆیە کە سیاسەتی کەلتوریمان هەبێ بۆی بتوانین پەروەردەی کەلتوریمان هەبێ شتێک زۆر گرنگە خاتون کە پەیوەندی بەوە هەیە ئێمە بۆ نەمانتوانێەوە کارە بکەین ئێمە هەموو ماتریاڵە کەلتوریەکانمان هەیە بە لایانی مادی و نامادیشەوەی کە باسمان کرد بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانیوە فەرەنگسازی بکەین فەرەنگسازی یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان پەیوەندی هەیە بە ئەوەی کە ئێمە لە پێش زاینەوە ئەم ناوچەی ئێمە ناوچەیەکی بەردەوام شوێنی ململانەی دەوڵەتە زلهێزەکان بووە لەسەر حسابی ئێمە لەسەر حسابی دانیشتوانی ئەم ناوچەیە کورد ئەوەنە بیری لای مانەوەی خۆی بووە لە ژیانە ئەوەندە بیری لای پەرەپێدانی کەلتوری نەبووە ئەوەندە بیری لای فەرەنگسازی نەبووە خاڵێکی تریش پەیوەندی بە خۆم خودی خۆمانەوە هەیە ئێمە با بڵێن نەمانتوانێت لە بەهۆی هەندێک ململانی ناوخۆیی بەهۆی هەندێک دیاردەی ناوچەگەرێتی یەکتر سڕینەوە نەمانتوانێت دەرفەت بۆ یەکتری بڕخسێنین کە بتوانین وتارێکی یەکگرتووی نیشتیمانیمان هەبێت لە بواری کەلتوریە زۆر باشە بەر لێ بچینە لای تایبەتمەندیەکان من پێم خۆشە باز لە میوزیک بکەین لە هەر میلەتێکە میوزیکێکی تایبەت ئێمە زۆر کاردوولا کورسات کارمان لەسەرەوە کردووە میوزیک لە کەلتورە جیاوازەکانە چۆن تێکەڵبوونی هەیە واش بینی ساڵانە لە ڕێگەی فستیڤالە گەورەکانەوە لە وڵاتەکان ئەنجامەدرێ لە ڕێی میوزیکەوە پێناسەی کەلتوری میلەتەکەی خۆی بۆ جیهانەکە تا چەند ئێمە ئەتوانین لە ڕێگەی کاری هونەری و میوزیکەوە بە تایبەتی میوزیک کەلتوری خۆمان بناسین هونەر بە شێوەیەکی گشتی باشە و موزیک و سینەما بە تایبەتی ئێستا ئەو موزیک بێگومان زۆر گرنگە سینەماژێکێکە لەو ژانەرە هونەرێک زۆر گرنگانی کە ئێستا سیاسەتی وڵاتانە باوەڕێەوە یعنی یەکێکە لە هەرە گرنگترین بوارەکان بێگومان موزیکیش ڕۆڵی ئێجگار گەورەی هەیە خاڵە هەرە گرنگەکە زەین چییە؟ ئێمە چۆن بتوانین سوود لە کەلتوری خۆمان ببینین
بۆ داهێنانی هوەری لەناو ئەوەشە موزیک بە سەدان ماتریال یاخود مادە خامی موزیکیمان هەیە کە تاوەکو ئێستا دەستی لێ نەدراوە کە ئەمە یەکێکە لە هەرە گرنگترین با بڵێن سەروەتە نەتەوەیەکان کورد کە ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین توانین داهێنانی موزیکی بکەین لە ڕێگەی ئەو داهێنانەوە لە ڕێگەی ئەو ماتریالە کەلتوریانەوە ئێمە بتوانین موزیکی خۆمان بە گیانی دەرەوە بناسیێنین تەنها ڕێگەیەکە بە بڕای من ئێمە ئەتوانین ئەو کارە بکەین لەبەرەوەی ئێمە خاوەنی گەنجینێکی ئێجگار دەوڵەمەندین مامۆستایەکەم هەبوو هەم جارە پێوتم ئێمە گەنجینێکی ئەوەنە گەورەمان هەیە تاکو ئێستا پاچێکی زۆر چووکمان لێ کردوێتەوە ئێمە لە کاری کەلتوریە سێ مەرحەلەمان هەیە بۆ کاری کەلتوری بە تایبەت لە موزیکە یەکەمینیان بریتە لە کۆکردنەوە بوونە و گوندانە بچۆرە هەر گوندێکی کوردستان خاوەنی فۆرمێکی تایبەت موزیکی خۆیەتی ناوچێک بۆ ناوچێک ئەوەندە دەوڵەمەندی دەیان فۆرمی جیاوازی موزیکیمان هەیە یەکەمیان کۆکردنەوەیە دووەمینیان پاراستن و ئەرشیف ئەمە خاڵێکی هەرە گرنگە سێمیان پەرەپێدانە پەرەپێدان کێیکە ناوەندە ئاکادیمیەکانیکەن زانکۆکانیکەن پەیمانگاکانە ببیکەن ئەبێت دام و دەستگا ئاکادیمیەکان بەم کارە هەستن خەڵکانی پسپۆر ئێمە کە داهێنانی هوەریمان کرد ئەتوانین ئەو بەرهەمانە وەکو ناسنامەی نەتەوەیی بەرهەمە موزیکیانە وەکو ناسنامەی نەتەوەی پێشکەشی جیهانی دەرەوەی بکەین بڵێن ئەمە موزیکی ئەمەیە زۆر باش جا لە قسەکانە زۆر تەکید کرایە سەر وشەی تایبەتمەندیەکانی کەلتور با ئێستا بچینە سەرەوەی کە مەبەست لە تایبەتمەندیەکان چییە؟ کەلتوری ئەوەی کە ئێمە لە نەتەوەکانی تر جیاکاتەوە کەلتورە کەلتور ناسنامەی نەتەوەیە ئەمە یعنی خاڵێکی زۆر گرنگە من لەگەڵ ئەمریکیەک لەگەڵ جاپانیەک لەگەڵ هەموو میلەتەکانی تر کەلتورەکەمە جیاکات گرنگترین تایبەتمەندەکانی کەلتور ئەوەیە یەکەمینیان کەلتور بابەتێکی جیناتی نییە وەکو دیاردەکانی ڕەنگی چاو و قژ و بابڵێن ئەو بابەتانە لە باوک و باوانەوە یاخود لە دایک و باوک و گوازرێتەوە بۆ مناڵەکان بەڵکو بابەتێکە لە ئەنجامی بەرکەوتنی تاک لە کۆمەلگا لەگەڵ ئەندامانی تری کۆمەلگایە دروستە بێ کاتێککە مناڵێک لە دایکە بێ لە ناو خێزانێکا پەروەردا بێ بەرکەوتی ڕاستەخۆی لەگەڵ دایکی هەیە لەگەڵ باوکی هەیە لەگەڵ خوشک و براکانی هەیە زمان لەوانەوە وەرەگرێ ئاین لەوانەوە وەرەگرێ باشە دابوونەریتەکان لەوانەوە وەرەگرێ شێوازی هەڵسوکەوت لەوانەوە وەرەگرێ ئەمە قۆناغیەکەم دوای ئەچێتە ناو کۆمەلگا بێگومان لە ناو کۆمەلگاشە بەرکەوتی لەگەڵ ئەندامانی تری کۆمەلگا هەیە ئەو کەلتورەی کە هەمومان لەسەری ڕێکەوتوین کە گونجاندنمان هەیە من و تۆ بێکەوتوانین بگونجین لەبەرەوەی ڕەچای بەها کەلتورەکانی یەکترەکەین ئەمە هەموو ئەندامانی کۆمەلگا یاخود ئەو تاکە لە ئەندامانی کۆمەلگا وەریەگرێت و ئەبێتە ناسنامەی ئەو تاکە و دواتر ناسنامەی کۆمەڵایەتی پێگەێنێ ئەمە خاڵی یەکەم بابەتێکی جیناتی نێواتە گواستنەوەیە ئاگواسترێتەوە خاڵی دووەم کەلتور تایبەتمەندی بەردەوامی هەیە واتە هیچ کەلتورێک نییە لە هیچ شوێنێکی سەر ئەم زەویە کە چاقبەستوو بێ گۆڕانی بەسەرانیە شتیوان نییە بەڵام گۆڕانکاریەکە لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر ئەگۆڕێ هەندێک کۆمەڵگە هەیە گۆڕانکارەکە خێرایە بۆی کارتێکردنی تەکنەلۆژیا و بابەت کرانەوەی کۆمەڵگا لە هەندێکی شا هەیە بربەستی هەیە بەس با لێرەیە بۆ لەگەڵ لەسەر گۆڕانکاری کەلتوریەکە زۆر کاتە بینین لە واقعی خۆمانە قسە بکەین تا چێشی ناو ئەم کۆمەلگا کوردی خۆمان ئێمە زۆر جاڕڵین بابەتە سەرچەکان پێویستە بە کەلتور بکرێت بۆ نمونە پاراستی ژینگەیە پێویستە بە کەلتور بکرێت بۆ نمونە زۆر کات باسی بابەتێکەکەین لە ناو کۆمەلگای خۆمانە بابەتێکە کە چۆن بتوانین هوەر بە کەلتور بکەین چۆن نتوانین زمانە کوردیەکەی خۆمان بە شێوەیەکی بیپارێزین کە بەشێکە لە کەلتوری ئێمە هوەرەکەمان بپارێزین بەشێکە لە کەلتوری ئێمە هەموو چەمکە جیاوازەکانی تریش بەڵام ئەم تاکەی خۆمان ئەگەر لەم کۆمەڵگای و لەم دابوونەریت و لەم هەڵسوکەوتەیە ڕەفتار بکات هەندێک لەم بابەتانە پارێزگاری لێ ناکات ڕەچاوی ناکات بەڵام بۆرە من نەچمە دەرەوەی وڵات لە وڵاتێکی پێشکەوتووە ژیمکاڵی گۆڕانکاری بەسەر کەلتورایەت ڕاستەوخۆ لە ماوەیەکی کەما کەلتوری ئێوەم بەرەکەوێت ژینگەی ئەوێ پارێزم ناتوانم بۆ نمونە زۆر کات لە ئۆتۆمبیلەکە شتێ بخەمە دەرەوە ڕاستە مەسزای لە دوای بەڵام کە سێری خەڵکەکاکەی بە کەلتورکارەکەن ئەمیش مەجبورە بچێتە سەر و کەلتورە ئەم گۆڕانکاریە چۆن ئەزانی گۆڕانی کەلتوری پێویستی بە کاتە یعنی بابەتێک نییە ڕاستەوخۆ تۆ ئەمڕۆ بانی یەکسە گۆڕانی کەلتوری دروست ببێت پێویستی بە کاتە پێویستی بە سیاسەتی کەلتوریەوەی کە باسم کرد پێویستی بە پەروەردەیە پێویستی بە وشارکردنەوەی خێزان و کۆمەڵگە و تەنان تاک هەیە ئەمە ماوەیەکی دوور و درێژەوێت تاوەکو بتوانین هەر نمونەیەکتان بۆ باسکەم بەکارهێنانی مۆبایل یەکەم جار کە هات ڕەزامەندی کۆمەلگای لەسەر نەبوو وانە بەڵام دوای بوو بە پێویستی ئێستا هەموو کەس مۆبایل بەکارهێنێ
هەندێک شت هەیە پێویستی بە لایانی پەروەردەیی هەیە و بێگومان ئەمە بێ کاری زۆر جدی لەسەر بکرێ و مؤسساتی زۆر گرنگ هەیە لە دنیای ئێساکە لەسەرەوەکەن چۆن بتوانن سیاسەتی کەلتوری یا قدرەتی کەلتوری لەناو کۆمەلگاکانن لە هەموو ئەو بارانی کە باسی کرد ئێستا شتێکی پێوتێک کەلتوری خوێندنەوە ئەبینی لە ئەوروپای خەڵک زۆر خوێنێتەوە ئەی چۆن ئێمە ئەم تەجروبەی ئەوان بگوازینەوە بۆرە ئێستا کۆمەڵە خەڵکی لەسەرەوە کارەکات چۆن خوێندنەوە بکەینە کەلتور چۆن پاراستنی ژینگە بکەینە کەلتور چۆن هەندێک بەهای کەلتوری هەیە لەناو کۆمەلگای کوردیا کە خەریکە نامێنێ ئەوانە چۆن بپارێزی یعنی ئەمانە کۆمەڵشتن کە کاری زۆر شتێک زۆر گرنگە پلانی باسی پلانم کرد پلانی درێژخان و کوردخایەن یاخود با بڵێن ئەوی درێژخانەکە پێوترێت پلان استراتیژی کە بە لەو مەجالایشتیا زۆر باشە جا باسی کۆمەڵێک بابەتی جوانت کرد کاک ڕێژین لە قسەکانتە و پاراستنیان لە بواری کەلتوریەکە بۆ پاراستنی ئەم دەستکەوتانە کە لە بواری کەلتورە بەدەستاتوە ئەبێ چی بکرێت؟ بێگومان هەر ئەی بەسمەوە دیسان بە سیاسەتی کەلتوریەوە یەکێک لە هەرە گرنگترین بابەتەکان پەیوەندی کەلتور و کۆمەڵگایە ینی ئێمە ئەبێ سەرەتا بۆ ئەوی کە سیاسەتی کەلتوریمان هەبێت لە پێکهاتی کۆمەڵگا تێبگەین ینی کەلتور و کۆمەڵگا پەیوەندیشی ڕاستەوخۆیان بەیەکەوە هەیە بۆ نمونە ئێمە لە کۆمەڵگای سێ ئاستی گرنگمان هەیە کە دکتۆر ڕەشاد میران لە کتێبی ئەم تازە بڵاوی کردێتەوە باز لە هەر سێ توخمەکەی کۆمەڵگا ئەکا زۆر بەوردی یەکەمیان بریتە لە دەستگاکانی سەرخان کە دەستگاکانی پەروەردە تەندروستی ڕۆشنبیری دەستگا فەرمیەکانی دەوڵەت دەگرێتەوە کە ئەوانە ئەبێ کار لەسەر ئەوە بکەن بۆ پاراستنی سیاسەتی کەلتوری و دانانی سیاسەتی کەلتوری و خاڵی دووەمی نیشان بریتە لە دەستگاکانی پەیوەندی کۆمەڵایەتی بۆ من و تۆ هاوڕێین پەیوەندەکانی خێزان و پەیوەندەکانی خزمەتی دەستگای سێمینیان بریتە لە دەستگاکانی ژێرخان کە بریتە لە بازار سیستەمی ئابووری بازرگانی ئەمانە پێوترێت دەستگاکانی ژێرخان ئەم سێ دەستگایە زۆر گرنگە بۆ بەردەوامبوونی سیستەمی کۆمەڵایەتی هەر کۆمەڵگەیەک و هەموو ئەمانش بێگومان کەلتور هەڵێ سوڕێنێ بۆیە گرنگێکی ئێزگار زۆری هەیە بەداخەوە ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە زۆر هەستمان بۆ گرنگی کەلتور نەکردو دەستەکانی خۆش بێ و لە هەمان کاتیشا باسێکیەوە بکەین تا چەند ئێمە کە ساڵ بە ساڵ جیهان بەرەو پێشەوە ڕوە ساڵ بە ساڵ پێشکەوتنەکان گرنگی تایبەتی پێدێت و خەڵکانێکی زۆر کاری لەسەرەکەن و کەلتوریش بەشێکی زۆر گرنگە تا چێمە گەشتوینێتەوە ئاستە هۆشیاریەکە بۆ نمونە هەموو ئەو بوارە جیاوازانەی کە ئەیبینین لە ناو کۆمەڵگاکەمانە هەوڵ بین ئەمانە بە کەلتور بکەین ئەو هۆشیارێمان داگەشتووە وە گوتم پێویستی بەکاتە هێشتا نەگەشتێنێتەوە هۆشیارەیە ئەو هۆشیاریە ئاست بەرزەی کە بتوانین ئەم شتانە بکەین بە کەلتور کۆکە ئێماڵین ئەو شتانە بکرێت بە کەلتور واتە هێتە ناو ژیانی ڕۆژانە خوێندنەوە بۆ نمونە لە ژیانی ڕۆژانی هەمومانە هەیە لە ژیانی ڕۆژانی هەموو تاکی کۆمەڵگا هەیە بێگومان نەخێر بۆیە پێویستی ئەم بابەتە پێویستی بە کات هەیە بۆ پێویستی بە پلانی استراتیژیە بۆ توانین کاری لەسەر بکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک ڕێژین سپاس بۆ زانیاریەکانت